برایەتی کە لە ئێستادا هەدەپە داوای دەکات لە بەرامبەردا تورکیا حکوومەتی تورکیا و سەرۆک کۆماری تورکیا ڕەتی دەکەنەوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە هەولێرەوە ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لەگەڵمان دەبێت. لە سلێمانیشەوە عومەر عەلی شارەزای کاروباری تورکیا لەگەڵمان دەبێت. سڵاوتان لەبێ و بەخێر بن. سەرەتا دێمە لای تۆ کاک ئایدن، بۆچوونی ئێوە چییە وەکو بەرەی تورکمانی لەسەر خۆبەڕەوایەتی دیموکراتی بۆ باکووری کوردستان؟ پێشێکی زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە بابەتەکەی ئەمڕۆ کە بابەتی گرنگە ئەویش کە دۆسیەی تورکیایە کە تورکیا هەمولایەک ئەزانی کە دەوڵەتێکی گرنگ و فعالە لە ناوچەکەدا، هەروەها ئێستا و بارگژەیە کە هەیە لەسەر حودودەکانی تورکیا و لەگەر هەرێمی کوردستاندا، ئەمانە هیچ یەکدا لە بەرژەوەندی ئێمەدانیا و لە بەرژەوەندی کوردەکانی ئەم ناوچەیەشدان یا لەبەرەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان کە وەکو لایەنی سیاسی تورکمانی عێراقیش ئێمە لەگەر ئەوەدان دەبێت ئەو بابەتانە ئەو مەسانە بە شێوەیەکی دێمۆکراسی و بە شێوەیەکی ئاشتیدا چارەسەر بکرێت. لە بەرژەوەندی وڵاتی تورکیادایە کاک ئایدن؟ بەڵێ ئێمە کە تورکیا لە ناوچەکەدا هەموو لایەک ئەزانی کە دەوڵەتێکی حکوومەتێکی دێمۆکراسیە و کە ڕێز لە مافەکانی مرۆڤ و ڕێز لە مافەکانی پێکاتەکان دەگرێت و کە ئێمە دەتوانین ئەم لایەنە سیاسیانە ئەم پێکاتانەی کە لە تورکیانە دەتوانن بە شێوەیەکی سیاسی و بە شێوەیەکی خەباتی سیاسی کە داوای مافەکانی خۆیان بکەن، نەک لە دەرەوەی قانون بێ یان لە دەرەوەی یاسا بێ. کە باشە من دواتر دێمەوەلا دەبێت بزانم هۆکاری ئەوە چییە؟ هۆکاری ئەوە چییە کە لە بەرژەوەندی ئێوە دانیە وەکو تورکمانەکانی عێراق هەروەها بۆ لە بەرژەوەندی وڵاتی تورکیا ژانیە کە دەڵێیت تورکیا وڵاتێکی دیموکراسیە. جایەکتر بەخێر بێ کاک عومەر، شیکردنەوەی تۆ بۆ ئەم داواکاری هەدەپە لە کاتێکدا کە ڕەت کراوەتەوە لە ئێستادا. بەڵێ ئەگەر سری کێشەی کورد بکەین لە کوردستانی تورکیادا ئەبینین کوردستانی باکوور خەباتێکی قوڵی هەیە بۆ بەدەستێنانی مافەنەتەوەیەکانی کە بەتایبەتیش لە دوای ساڵەکانی هەشتاوە ئەمە درێژەی هەبووە و لەگەڵ حکوومەتێک بە دوای یەکەکانە شێوازی ئەو خەباتە درێژەی هەبووە هەتا کۆگاتە حکوومەتی ئەکەپەکە لە دوای ساڵی 2002ەوە تقریبا یعنی هەندێک گۆڕانکاری بەسەر سیاسەتی دەوڵەتی تورکیادا هاتووە بۆ ئەم بارەیەوە. لەبەرەوە کۆمەڵێک هەنگاوی باشە بوون بۆ چارەسەری کێشەی کورد لە کوردستانی تورکیادا و ئەو پرۆسەی ئاشتی و کرانەوەی دیموکراسیە خزمەتی بە کێشەی کورد کرد لە کوردستانی باکوور و توانی کۆمەڵە دەستکەوت بەدەستبێنێ. بەڵام بەداخەوە پاش ئەو هەڵبژاردنە پەرلەمانی کە بینیمان و پاش ئەو توندوتیژەی کە هاتە ئاراوە ئەبینین ڕەوشەکە بەرەو خراپی ڕۆیشتووە. هەڵبەتە کوردیش هەروەکو گەلی تورک هەموو مافێکی هەیە و چۆن تورک مافی دەوڵەتبوونی هەیە، کوردیش هەمان مافی توانای سربەخۆبوون و دەوڵەتبوونیشی هەیە. بەڵام ئەمە شتێک وەکو پلانێکی استراتیژی بۆ ئایندە شتێکە و ئەمری واقعی ئێستا شتێکی ترا ئەو قۆناغی کە ئێستا هەیە. لەبەرەوە خۆ بەڕێوەبردن کە ئێستا لەلایەنی کەجەدەوە ئیعلان کراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە کۆنگرەیەکیان بەست، من پێم وایە داواکان داوای ڕەوان بۆ خۆ بەڕێوەبردن بۆ فیدراڵی بۆ کۆنفیدراڵی، بەڵام هەموو ئەم قۆناغانە و هەموو ئەم پلانە سیاسی و پرۆژانەی کە ئەخرێتە ڕوو ئەبێ پێشتر هەنگاونانی بۆ هەبێ و لەسەر بنەمای پلانێک بێ و لە یەکتر تێگەشتنێک بێت، چونکە شتەکە تۆ ئەوە نییە تەنها یەکلایەنە شتێک ڕابگەیەنی و داوا لە دەوڵەتکەی کە بەجێبەجێ بکە. لەبەرەوە پێم وایە لەم بارودۆخی ئێستاە کە بریتە لە تێکچوونی نێوانی دەوڵەت و هەدەپە و دەوڵەت و پارتی کرێکاران و ئێستا
ڕوبەڕووبوونەوەی سەربازی و توندوتیژی هەیە لە ئارادا پێم وایە کاتی ڕاگەاندنەکەی کاتێکی بەجێ نییە بۆ ئەوەی بتواندرێ بەو شێوەیە. دواتر دێمەوەلات کاکەمەر بزانم ینی هۆکاری ئەم سیستمەی کە ئێستا هەدەپە داوای دەکات بۆ چارەسەری دۆخی ئێستا یان بۆ دۆزی کوردە بەگشتی کە ساڵانێکە هەیە. دواتر دێمەوەلات کاک ئایدن بۆ ئەم داواکاریە ناگونجێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئێوە هەروەها لەگەڵ بەرژەوەندەکانی وڵاتی تورکیا؟ ئەم داواکاریە لەگەر کە ئێمە وتمان ئەمە تورکمانەکانی عێراقن کە لە ئەنەناو چارچەوەی عێراق داین کە تورکیا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ تورکمانەکانی زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەم داواکاریانە لەو جۆرە داواکاریان ئەمانە لە بەرژەوەندی یەکەمجا لە بەرژەوەندی کوردەکانی تورکیانە کە دووەمیش لە بەرژەوەندی کە ئەو پەیوەندیانە ئێستا هەیە لە بینی هەرێمی کوردستان و تورکیا دەکات تورکیا فاکتۆرێکی گرنگە لە پشتیوانیکردنی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەرێمی کوردستانیش فاکتۆرێکە لەناو ئەو معادلەی سیاسەیە کە ئێستا پێی ئەڵێن کە پرۆسەی ئاشتی کە دەورێکی باڵای هەبوو لەبەرەوە ئێمە وا ئابینین کە کوردەکانی تورکیا دەتوانین بە ڕێگای دێمۆکراسی و بە ڕێگای خەباتی سیاسیەوە کە دەتوانن دیفاع لە مافەکانی خۆیان بکەن کەوەش لە پێشترش ڕوویداوە بەڵام لێرەدا کە هەدەپە کە لەو کاتەدا کە داوای خۆ بەڕێوەبردن دەکات وایە ئەمە لە ناو تورکیادا ئەمە لە کاتێکی گونجاو نییە و باوەڕ ناکەم هیچ لایەن تورکیاش دامی پشتوانی لەو بۆ چوونە بکرێتە لەبەرەوەی ئێستا کوردەکانی وێ دەتوانن کە پێشتریش لە هەڵبژاردننی پێشتر کە توانیان بە هەشتا ئەندام لە ناو پەرلەمانی تورکیادا کە دواتر کە ئینتخاب هەڵبژاردننی دووەم دەکە بە 50 ئەندام بتوانن خەباتی سیاسی خۆیان لە ناو پەرلەمانی تورکیادا بەڵام لێرە گرنگەکە لێرەیە و کە ئەو مەشاکلە دروست دەبی لێرەیە کە هەدەپە نەیتوانی خۆی یەکلا بکاتەوە کە لەلایەکە لەلایە خەباتی سیاسی ئەکات و لەلایەشتریش کە حزبێکە لە تورکیا کە حزبەکە مەحزوورە و حزبەکە کە قبول ناکرێ و لەسەر ئاستی تورکیا و لەسەر ئاستی جیهاندا چکە دەبێت خۆی یەکلا بکاتەوە هەدەپە لەو کێشانە و کە بتوانێت بە شێوەیەکی دموکراسی دیفاع لە قەزای کورد بکەوە یان لە مافەکانی کورد بکە لە تورکیا چکە ئەگەر هاتو ئێمە مقایسەی تورکیا بکەین و یا مقارنەی تورکیا بکەین لەگەر دەولەتە ناوچەکانی تردا تورکیا زۆر زیاتر بەرەو پێشترە و لە دموکراسی و زۆر زیاتر بەلەو ئیتمامی بە مافەکانی دەکەی بە سووریا هەرچەندە دۆخی سووریا ئێستا دۆخێکە کە بڕیارێکی حکومی تێدا بەدی ناکات لە دوای 2011ەوە تەشبیه دەکەی بەو سیستمەی کە لە سووریا یاخود لە ڕۆژئاوای کوردستان جێبەجێ کراوە؟ بەڵێ بەداخەوە دیارە کاک ئایدن ببوورە دێمەوەلات دەنگت بەباشی ناگات بە ئێمە. کاک عومەر ئاماژت بۆ دا کە ئەم سیستما کە هەدەپە داوای دەکات پێویستی بە پلانە، یعنی کەواتە هەدەپەکە ئەم داواکاری کردووە ئەمە بۆ چارەسەرێکی دۆخی ئێستای باکووری کوردستانە کە شەڕ و گرژی تێدا ڕوودەدات یان ئەمە داواکاریەکە بۆ ئایندەش بۆ ئەو داواکاریانەی کە کورد هەیەی لە باکووری کوردستان؟ بەڵ ئەگەر سیر بکەین ئێمە وەکوتم لەم قۆناغەدا کە پرۆسی ئاشتی وەستاوە و ڕوبەڕووبوونەوەی چەکداری هەیە و خەندەق لێدان لە ناو شارە گەورەکانی وەکو ئامەد و شارەکانی تر هەیە و شەڕی خوێناوی هەیە لەبەرەوە پێم وایە لە ئێستادا پێشنیارکردنی ئەم پرۆژەیە کە خۆی لە ڕاستیا پرۆژەیەکی سیاسیە بۆ چارەسەری کێشەی نەتەوەی گەلی کورد لە کوردستانی باکوور بەم شێوازە ناتواندرێت دەوڵەت ناچار بکە کە ملکەج بێ بۆ ئەم داواکاریانە لەبەر ئەوە پێش ئەوەی ئەوان پێشنیاری ئەم پرۆژەیە بکەن دەبوایە لە مەسلەی پرۆسی ئاشتیەوە دەست پێ بکەنەوە و پرۆسی ئاشتی لە نێوانی دەوڵەت و هەدەپە یان پارتی کرێکاران دەست پێ بکاتەوە و من پێم وایە ئەو پرۆژەی کە ئۆجەلان هەی بوو پرۆژەیەکی زۆر گشتگیر بوو و زۆر گەورە بوو و هەر کە پرۆسی ئاشتیشی دەست پێ کرد پێم وایە دید و تێڕوانینێکی استراتیجی هەبوو بۆ چارەسەری کێشەی کورد لە ڕوانگەی ئاشتیەوە
و لەو قۆناغا ئەگەر ئەوە درێژەی هەبوایە ئەتواندرا ئێستا ئەمە وەکو پرۆژەیەک پێشنیار بکرێت بۆ چارەسەری کێشەی کورد لە باکوورە و ئەو کاتە بە دانوستان لەگەڵ حکوومەتە گفتوگۆی لەسەر بکرێ بەڵام لە کاتێکە تۆ واز چی دەکەیتەوە کاک عومەر بەوەی کە دۆخی ئێستای باکوور ڕێگە نادات بە جێبەجێکردنی ئەم داواکاری هەدەفە؟ بەڵێ لە کاتێکا کە شەڕ هەیە لە کاتێکا کە توندوتیژی هەیە لە کاتێکا کە بەرەو ڕووبوونەوەی هێزەکان هەیە لەبەرەوە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کارێکی ئاسان نییە ئەمە بەلای منە و مانای وانە پرۆژەکە ناڕەوایە بەڵێ پرۆژەکە ڕەوایە و لەوە زۆرتریش ڕەوایە بۆ کورد وەکو نەتەوەیەک لە کوردستانی باکوور دەڵێت بۆ کورد کە کاتێک کە توانی بچێتە ناو پەرلەمانەوە ینی بربەستی لە سەڵادە تێپەڕێنێت بۆ شەڕی سیاسی ناکات بۆ دێت داوای سیستمێکی وا دەکات. بەڵێ ئەمەش پرسیارێکە ینی ئێمە چونکە کاتێک کە گەلی کوردستانی باکوور دەنگی بەهادەبدا و نوێنەرەکانی هەڵبژارد و پرۆسی ئاشتی لە ئارادا بوو و ئەگەر سەیری ئەو پرۆژەیەش بکەین کە هادە بەو کاتە هایبوو کە پرۆژە سیاسیەکەی بۆ تورکیا و بۆ کوردستانی باکوور و بۆ ئایندەی سیستمی سیاسی لە تورکیا شتێکی زۆر جوان بوو زۆر باش بوو و هەنگاوی زۆر ئیجابی هاتە پێشەوە لەبەرەوە کاتێک کە خەڵک دەنگی بەو نوێنەرانەدا بۆ ئەوە بوو ئەوان بچنە پەرلەمان و ئەوان بچن لە پەرلەمانە ئەو شەڕە سیاسیە بکەین چونکە بەتایبەتی ئێستا هەموارکردنەوەی دەستور لە ئارادایە و دەستور ئەدرێتە بەرڕاپرسی تەنانەت لە هەفتەی پێشوە داودۆغڵۆ بەنیاز بوو سەردانی هەموو پارتەکان بکە لەوانەش سەلاحەدین دەمیرتاش ببینێ چونکە گرفتەکە زۆرتر گرفتێکی دەستوریە مەسەلەنەتەوە یەکانی گەلی کورد لەبەر ئەوە ئەگەر ئەو نوێنەرانە ئەو هەنگاوانیان بنایە و ئەو شەڕە سیاسیان لەناو پەرلەمانە بکردایە و لە دەستوری ئایندەیە بیان توانە مافەکانی گەلی کورد بچەسپێنن و هاوکاری و نزیکێکیش لەگەڵ حکوومەتی ئەکەپە هەبێت تەنانەت ئەگەر بە بەشداریکردن بێ لەگەڵ حکوومەتی ئەکەپەش پێم وایە ئەمە داواکاریەکانی خەڵکی کوردستانی باکوور بوو کە هادە بەیتوانی جێبەجێ بکە. دواتر دێمە وڵات کاگایدن ببوورە و کاتە دەنگت نەگەشت بە ئێمان پرسیارەکەم لەبارەی دۆخی ڕۆژئاوای کوردستان بوو ئێوە بەراوردێک دەکەن بەوەی کە ئەوەی کە لە تورکیا هەیە جیاوازە لەوەی کە لە سووریا هەیە؟ بەێ 100% ئەوی لە تورکیا جیاواز لە تورکیا کە لەگەر دەولەتەکان ناوچە زۆر جیاوازە لەبەرەوەی تورکیا دەولەتێکی دموکراسیە و کە ئەندامی ناتۆیە و کە نزیکایەتی لە ئەوروپا و لەگەر پەیوەندی لەگەر ئەمریکا و کە لە عینی کاتیشدا کە تورکیا لە ناوچەکەتە بە شێوەیەکی بەردەوام کە پشتیوانی لە ئاشتی و ئەکات و پشتیوانی لە پێکەوە ژیانەکاتن لێرەدا منەوە ئاڵێم کە ئەو برادرە بەڕێزاش باسی کرد کە هەدەپە دەبێت خۆی ئێگلا بکاتەوە چکە کە لەناو پەرلەمانی تورکیا دەتوانی خەباتی سیاسی خۆی بکاتن نەک لە عینی کاتیشدا ئێمە لەناو پەرلەمان خەباتی سیاسی خۆمان دەکەین لە عینی کاتیشدا ئێمە پشتیوانی لە پێکەکە ئەکەین کە پێکەکە کە ئێستا حزبێکی مەحزوورە لە تورکیا و لە ناوچەکەدا دەبێت ئەمە یەکلا بکرێتەوە لەبەر ئەوەی نابێت لە دەرەوەی قانون و لیان لە دەرەوەی ئەم سیاسەتە یان لە دەرەوەی قانوندا کە سیاسەتە چوا بکاتن کە هەڵسی بە تێکدانی ئەم بارودۆخی ئێستای کە لە تورکیادەوە بە تابەتی لەسەر حدودەکاندا کە ئەمە ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر پرۆسی ئاشتی و ڕاستەخۆ کاریگەری دەبێت و لەسەر ئەو پەیوەندان نێوان کورد و تورکیا و ڕاستەخۆ تاسیراتی سلبیش دەبێت لەسەر پەیوەندەکان نێوان پرۆسی ئاشتی یانێ بوو کە پابەند نەبوو پێی حکوومەتی تورکیایان پەکەکە يعني ئێمە ئەمیکە ئەو برادرە بەڕێزەشم باس کرد کە ئەو لەو کاتەوە کە ئەک پارتی هاتە سەرحکم لە 2002ەوە کە دەستکرا بە کرانەوەی بەڕووی مەلەفی کوردی و کرانەوەی بەڕووی پرۆسەی ئاشتی و کە دەستکرا بە پێدانی بە پرۆسەی ئاشتی کە ئەک پارتی دەورێکی زۆر بالای هەبوو حکوومەتی تورکیا زۆر دەورێکی گرنگە بوو کە بەرەو پێشبردننی کە لە پرۆسەی دموکراسی و لە پرۆسەی ئاشتی و لەناوەش کە مەلەفی کوردی بوو کە توانرا کە لە هەفتی حوزێراندا کە توانرا وەکو حەزبێکی هەدەپە و کوردی کە توانرا باشتە ئەندام بسێتە ناو پەرلەمان ئەمە کارێکی مێژووی بۆ کوردەکانی تورکیا بەڵام باشە لێرەدا دەوەستین کاک عومەر ینی کاک ئایدن باسی لە قۆناغی هەڵبژاردننی یەکەم کرد دەک هەڵبژاردننی پێشوەختە و کاتەکە هەدەپە 80 کورسی بەدەستێنا بەڵام ینی هەندێک بۆچوون هەیە بەوەی کە حکوومەتی تورکیا پەکەکەی ناچار کرد یان پەلکێشی کرد بۆ ئەم شەڕەی کە ئێستا هەیە
دواتر لە هەڵبژاردننی پێشوەختەدا سوودی لەو پەلکێشکردنە بینی ئەمە چۆنشی دەکەیتەوە دواتر ڕای کاک ئایدنیش وەردەگرم لەم بارەیەوە. بەڵام من پێم وایە لە دوای هەڵبژاردنەوەی پێشوەخت کە ئەنجام درا ئەوەی زۆرتر سوودی لە دەستپێکردنەوەی توندوتیژی بینی حکوومەتی ئەکەپە بووە ئەو سوود لەگەڵ ئەوەی کە حکوومەتی تورکیا پاکەکەی پەلکێش کرد بۆ شەڕ ئەبێ ئەمە بە جۆرێکی تر لێک بدرێتەوە ئەبێ ئەبینین سیرەکەی حکوومەتی ئەکەپە بڕوای وابوو لە پێشەوە کە لە پرۆسی ئاشتیا هاتە پێشەوە واوە هەنگاوی چەند هەنگاوێکی نا لە پرۆسی ئاشتیا ئەو لەو بڕوایەدا بوو ئەمە زیاتر ئەبێتە مای بەدەسێنانی دەنگی کورد و زیاتر نزیک بوونەوەی کوردەکان لە ئاکپارتی. بەڵام لە هەڵبژاردننی یەکەمە ئەمەی بە پێچەوانەوە بینی کە بینی دەنگەکانی ئاکپارتی لە کوردستانی باکوور کەمی کردووە و هادەب زیادی کردووە لەبەرەوە ئەبینین پلانێکی تری دانا لە قۆناغی دووهەمە ئەوەیە کە زیاتر بگەڕێتەوە بەلای پارتە فاشیستە تورکیەکان وای لە قەڵم بدا کە ئەمە جۆرێک لە پشتکردنە لە مەسلەی کوردووە جۆرێکی تر گەڕانەوە بوو بۆ هەمان سیاست و دۆخی سیاستی حکوومەتەکانی پێشوو لەبەرەوە ئەبینی لە ڕووی سیاسیەوە ئەکەپە قازانجی لەمە کردووە لەبەرەوە ئەوەی کورد زیانی تیا کردووە ئەوەی لە توندوتیژیەکە زیانی کردووە کووردە چکە ئەبینین هەر لە هەڵبژاردنەکەیە نزیکەی 21 ئەندامی لە پەرلەمانی تورکیا کەمەکە پێم وایە ئەمە بەشێک لە وەڵامدانەوەی دەنگدەری کووردە چونکە کورد بەشێکی ڕازی نییە بەو توندوتیژێکی ئێستا لە کوردستانی باکوورە هەیە و ئەو لە ئاشتیە گەڕێ لە خۆشگوزەرانیە گەڕێ لە بارێکی گوزەرانی چاکترە گەڕێ بۆ ناوچەکانی بەڵام خۆی لە ڕاستیدا توندوتیژی و شەڕ ناوچەکان کاولەکە وێرانەکە باری گوزەرانی خەڵک خراپترەکە لەبەرەوە کاتێک ئەم استراتیژە تەنانەت ئەگەر حکوومەتی ئەکەپەش بە سیاسەتێک گوستی بێتی پارتی کرێکاران پەلکێش کاتە ئەم مەیدانە پارتی کرێکاران نابووە ئەم مەیدانە هەڵبژێرێت چونکە کاتێک کە بەرامبەرەکانی بۆی هەڵبژێرێ ئەزانێ بە قازانجی ئەوە وەڵامێکی زۆر کورت یعنی تۆ لەگەڵ ئەوەدا کە لەم دۆخی ئێستادا ئەم سیستمەی کە هەدەپە داوای دەکات ناگونجێت کەواتە ئەوەی کە پەیوەندی هەیە بە پرۆسی ئاشتی ینی ئاماژەت بۆدا کە دەکرا لەو کاتەدا بە درێژە پێدان بە گفتوگۆکان دانوستانەکان ئەم داواکاریە بکرایە کێ بوو پابەند نەبوو بە پرۆسی ئاشتی ئاکەپەیان هەدەپە ئێمە ئەبینین یعنی لە هادەب نەیتوانی خۆی لە سیاسەتی پارتی کرێکاران جیا بکاتەوە و ئەمە گرفتێک بووە گرفتی پرۆسی ئاشتی هەدەبە پابند بووە بەڵام ئێمە بینیمان لە ئەو تەقینەوەی کە لە سیروز بوو لە دوای ئەوە پارتی کرێکاران ڕاستەوخۆ ڕایگەیاند کە دوو پۆلیسی تورکی کوشتووە و بەڕاشی گەیاند کە ئێمە بەرپرسیارەتی ئەگرینە ئەستۆ و لێرەوە ئیتر شەڕ دەست پێکاتەوە لەبەرەوە ئەوە شتێکی ئاشکرایە عنی کە ئێمە بینیمانەوە پارتی کرێکاران خۆشی پشتیوانی لەمە کرد کە ئیتر ئەمان قۆناغی ئاشتی تێ ئەپەڕێن و شەڕ دەست پێکەنەوە و ئەمەەوەی کە پەکەکەمی ڕاگەیاندووە پەکەکە پابند نەبووە پاکەکە ئەوەی بەهێنی من بێ هەندێک سیاسەتێکی درێژخاین و استراتیژی نەبوو بۆ درێژەدان بە ململانیەکان باشەکەم وەرگرت دێمەوەلات کاک ئایدن یعنی تەقینەوەکانی کۆبنەوە جەماوەرەکانی هەدەپە ینی ئەمە ڕخنەی پەکەکەیەکە ئەوان پابند نەبوون بە پرۆسی ئاشتیەوە ئاکەپە پابند نەبووە بەوەی ئەو تەقینەوانەوە لە پێرسوس لە ئەنقەرە دواتر ئەمەی کە پەکەکە کردی کاردانەوە بوو چکە بۆی وتم لەسەر ئەمە بۆستین سەبارەت بە پرۆسی ئاشتی چی دەڵێ لەو بارەیەوە لە پێشتەم شتێک پرۆسەی ئاشتی خاوەنی پرۆسەی ئاشتی ئەک پارتیە حکوومەتی تورکایە کە ئەو لە حکوومدارە لە تورکیادا حکوومەتە کە ئەو پشتیوانی لە پرۆسەی ئاشتی نییە دامی پشتیوانی لە پرۆسەی ئاشی ئەکاتن بەڵام هەدەپە نەیتوانی کە ببتە فاکتۆرێکی ئاساس لەنەوە پرۆسەی ئاشتی نەیتوانی خۆی جودا بکاتەوە لە حەزبی عومار و لە پەکەکە چکە پەکەکە لەلایەن تورکیاوە قبول ناکرێت ئێمە دەبێت ئەم جوداکارێ بکەینەوە کە پەکەکە مەلەفەکی ترە و قەزیای کوردی پرۆسەی ئاشتی مەلەفشترە کە لەبەر ئەوەی کە ئێمە وا ئەبینین کە هەندێک لایەن هەیە لایەن هەیە لە ناوچەکەدا نانێت ئیستیقراری سیاسی لە ناو تورکیا هەبێت کە ئەگەر ئیستیقراری سیاسی لەو منطقانە بە تابەتی لە منطقەی کوردەکان دەبێت ئەمە لە بەرژەوەندی ئەم دەوڵەت و ئەم لایەنە سیاسانە لێرە
پارتی دامی پشتیوانی لە پرۆسە ئاشتی کردووە لایەنی هەدەپە و پامەد نەبوو بە پرۆسەی ئاشتی. باشە، یعنی نێوترین داواکاری لەم بارەیەوە ئاکەپە دەڵێت ئەو ئۆپراسیۆنانەی کە ئێستا هەن لە باکووری کوردستان تا ئەو کاتە بەردەوام دەبن تا پەکەکە چەکدا بنێت. لە بەرامبەردا پەکەکە دەڵێت تاوەکو ئۆجەلان ئازاد نەکرێت چەکدا نانرێت. چی دەڵێ لەسەر ئەمە؟ من بەڵێ کاگادن ئەفۆن بەڵێ کە ئێستا وتم کە پێشترێش کە ئەم بارگژەیە کە ئەم بارگژێ لە ناوچەکەدا هەیە حقەتەن ئەمە لە بەرژەوەندی لایەنی کوردی و لایەنی پەیوەندیەکانی لایەنی کوردی و تورکینیە لەبەرەوەی ئێمە دوونەتەوەینە کە لە ناوچەکەدا کە بێژێکی دوور و دێژمان هەیە ئێمە لەگەر ئەوەداین کە ئەو بارگژە کۆتایی پێدەن لەبەرەوەی کە ئێستا دەبێت لە تورکیاشدا بە تایبەتی لەو ناوچانێکە ئەو بارگژە لێ تێدایە کە دەبێت هەدەپەش دامێکی پشتیوانێکی گەورە هەبی کە بۆی بتوانێت کە ئەو کۆتایی بەو بارگژێ بینێتن لەو ناوچان لەبەرەوەی کە لێرەدا تورکیاوە ئابینێتین کە ئێمە کە دەستمان کرد بە پرۆسەی ئاشتی کە بۆ ئەوەی بتوانین چۆن بتوانین چارەسەری ئەم کێشەی بکەین لە تورکیادا بەڵام ئەوە بوو لە پشت ئەم پرۆسەی ئاشتیەوە لایەنی تر بە داعمی بە پشتیوانی دەوڵەتە ناوچەیەکان لایەنشی سیاسی وەکو حزبی پەکەکە هەستە کە ئەو سەمیمیەتەی کە ئەم نیەتە پاکەی تورکیا کە هەستە بە داعمی کردنی پرۆسەی ئاشتی کە ئەوە بوو لەم ماوەیەدا دیار بوو پەکەک هەڵستاوە کە بە ڕێگەی تەنزیمات و کە لەناو ئەو ناوچانەدا خەندەقی لێدایە ئەمە هیچێک ئەمانە لە بەرژەوەندی لایەنی کوردی نیە و لە بەرژەوەندی ناوچەکەدا نیە و لەبەرەوەی هەروەها هەدەپەش بەوەی کە ئۆجەلان ئازاد بکرێت. يعني لێرەدا من ئازادکردنی ئۆجەلان مەلەفەشتکەرە و مووقفی پەکەکە مەلەفەشترترە بەڵام ئێستا بەستراوەتەوە بە چەکدانانی پەکەکە کاگایدن بەستویتەوە ینی پرۆسەی لێرە ئێمە وتم کە لێرە پرۆسەی ئاشتی لە تورکیا زۆر گرنگە مەلەفی قەزیە کوردی گرنگە کە ئەویش خاوەنی ئەمانش کە حکوومەتی تورکیای و حکوومەت بەخۆی قرار ئادات و چۆن لەگەری تەعامل دەکات تاکو ئێستا بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی دموکراسی بەڕێوەوە چووە کە لە لایشترەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە پرسیارەکەم لە واقعەوە بوو بەوەی کە ئەمە داواکاریەکی پەکەکەیە و ئەمەشی بەستۆتەوە بە چەکدانانی کاک ئەمەر ئەمە چۆنشی دەکەیتەوە ئەنی ئێستا پرۆسی ئاشتی بەکردداری کۆتایی هاتووە وەک دەوترێت بەڵام بە فەرمی ڕانەگەندراوە ئەم داواکاریی ئاکەپە ئەوەیە کە گرژەکان بەردەوام دەبن تا ئەو کاتی پەکەکە چەکدادەنێت یعنی کۆتایی دێنێت بە ڕوبەڕووبوونەوەی سوپای تورکیا بەڵام پەکەکە لە بەرامبەردا دەڵێت ئەمە بەندە بە ئازادکردنی ئۆجەلانەوە. بەڵێ خۆی لە ڕاستیە ئازادکردنی ئۆجەلان یەکێک بوو لەو گرفتانەی کە پێشتریش لە پرۆسەی ئاشتیا هەبوو کە حکوومەت خۆی سەرپەرشتیە کرد. لەبەرەوە یەکێک لەو نیەت پاکیانەی کە پێویست بوو دەوڵەت بەرامبەر بە دۆزی کورد لە کوردستانی باکوور بیکردایە ئەبوویایە نابوایە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان وەکو کەسێکی زیندانی مامەڵە بکات چونکە ئەو کە وەکو ڕێبەرێکی گەورەی کورد لە کوردستانی باکوور ناسراوە و هەموو پرۆسەی ئاشتی لە ڕێگەی ئەو دەبیسترا کە بەرەو چارەسەری بڕوە لەبەرەوە یەکێک لەو هەڵە گەورانی کە حکوومەت کردی ئەوە بوو هێشتنەوەی ئۆجەلان بوو لە زیندانە ئەگەر بێت و حکوومەت هەنگاوی بنایە و ئۆجەلانی لە زیندان ڕزگار بکرا پێم وایە ئەم قۆناغی ئێستاش دروست نابوو چونکە استراتیژێتی ئۆجەلان بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکوور بە ئاقارێکی ئاشتی خوازانەیە بوو و پرۆژەیەکی استراتیژی هەبوو بەڵام لە ڕاستیە هەنگاونانی حکوومەت و مامەڵەکردنی حکوومەت لەگەڵ ئۆجەلان بەو شێوەی تەنها وەکو زیندانیەک مامەڵی لەگەڵکە ئەمە وای لێ کرد هەم ئۆجەلانی نیگەران کرد و وای لێ کرد بزوتنەوە سیاسیەکەش زۆر دڵیان بەو پرۆسەیە خۆش نەبێ لەبەرەوە پێم وایە داواکە وەکو داواکاری داوایەکی ڕەوایە و شتێکی زۆر ئیجابیەوە بۆ حکوومەتی تورکیا شتێکی ئیجابیە ئەگەر هەنگاوێکی لەم جۆرە بنێت چونکە دوجار حکوومەتی تورکیا بێ بزانێ
ئێستا کۆمەڵێک پلان هێدش بە دەوڵەتی تورکیا، یعنی هەتا ئەبینین لە رووسیا لەلایەنی هەندێک وڵاتانی ناوچەوە، لەلایەنی هەندێک دەستگای ترەوە و هەتەنانەت هەندێک وڵاتانی ڕۆژ ئاوایشی تایە. لەوانەیە پێم وایە خاڵی کورد لە کوردستانی لە تورکیادا یەکێک لەو خاڵە لاوازانەی کە تەنانەت نارەکانی تورکیا دەتوانن کەڵکی لێوەربگرن. لەبەرەوە هەنگاو هەڵگرتنی لەبەرەوە هەنگاو هەڵگرتنی دەوڵەتی تورکیا بۆ زیندوکردنەوەی پرۆسی ئاشتی بۆ هاتنە پێشەوە، بەڵام بە شێوازێکی تر نەک بەو شێوازە کۆنی کە هەبوو، پێم وایە خزمەتی گەورە بە دەوڵەتی تورکیاکە و دەوڵەتی تورکیاش لەم قەیرانە ئاماژەدە بە هەڵوێستی وڵاتانی ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆ، وڵاتانی ناوچەکە، ینی بە دیاریکراوی ئێران هەروەها سعودیە چۆن دەڕوانە ئەم داواکاری هەدەپە، یان ئەگەر هاتوو جێبەجێ بکرێت شیکردنەوەت بۆ داهاتووی ئەم سیستمە ئەگەر جێبەجێ کرا، هەڵوێستی ئەم وڵاتانە چی دەبێت؟ بەڵێ ئەوە بەس ئەبێ ئێمە سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئەمە کێشەیەکی ناوخۆیە و پەیوەندی بە دەوڵەتی تورکیاوە هەیە و ئەو هەنگاوە ئەگەر بنرێ ئەبێ سەرەتا یەکەم هەڵوێستی دەوڵەتی تورکیا وەربگرین بەرامبەر پرۆسەکە چی لێ دێ. لەبەرەوە دوجار ئەوان بەپێ بەرژەوەندی خۆیان مامەڵاکەن. یەکێک لە گرفتەکانی ئەم کێشە ئەوەیە کە خەریکە لە ئاقاری کێشەیەکی ناوخۆیەوە دەرەچێ بۆ کێشەیەکی دەرەوە، ینی کێشەیەک بێ پابند بێ بەو ئاڵۆزی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، بەو گرژیانەی کە هەیە، بەو خوێن ڕێژیە بێشمارەی کە لە دەوڵەتانی دراوسەی ناوچەکەی تورکیا هەیە. لەبەرەوە ئەگەر بێت و کێشەی کورد پابند بکرێ بەوانەوە و دوجار بۆ بەرژەوەندی یەکێک لەو هێزانە بەکاربهێنرێ، ئەو کاتە کێشەی کورد دەبێتە قوربانی یەکێک لەو دەوڵەتانەیان لەو پرۆسی کە هەیە لە دەرەوەی تورکیا. لەبەرەوە ئەبێ کورد زۆر وریایانە و ژیرانە مامەڵە لەگەڵ ئەمە بکە و دوجار کێشەکە وەکو کێشەیەک لە ناوخۆی تورکیا لە نێوان دوونەتەوەی تورک و کورد بە ئاقارێکی ئاشتی خوازانەیە برێ و مافەکانیشی بە هەمان شێوە بێ، بە هەمان شێوە داوا بکە. لەبەرەوە ئەمە گرفتێکە کە ئەبێ زۆر بە وریایە و مامەڵی لە بکەیت کە بۆ بەرژەوەندی لایەنێک نەبێت. بەڵێ کاک ئایدن، ینی ئاماژەمان بۆدا کە پەکەکە چەکدانانی بەستۆتەوە بە ئازادکردنی ئۆجەلان، تۆ دەڵێ ئەمە مەلەفێکی ترە، بەڵام ئەمان ئێستا ئەمە کردویانە بە مەرجێک. بەڵێ ئەمە ڕاست دەکەی کە پەکەکەمەی کردە مەرج، بەڵام لێرە دەوڵەتی تورکیا گرنگە، حکوومەتی تورکیا ئەمەی قبول ناکە کە ئەڵێتن کە ئەمە گۆڕوبێکی تیرۆریستن کە هەڵساون بە تێکدانی بارودۆخی تورکیا و کە ئەمانە خزمەتی مەلەفی کوردیش ناکەن لە ناوچەکەدا، دەبێت بە ڕێگای عسکەری و یا بە ڕێگای ئەو ئۆپەراسیۆن دەبێت ئەمانە خاوەن بکرێت لەوە مەنطقانە، چکە ئەمانە کە ئێستاش کە ئەو شەڕ و گرژێش کە دەستی پێکردیا کە ئێوە دژی ئازادکردنی ئۆجەلانن کاک ئایدن وەکو بەرەی تورکمانی؟ یعنی ئەمە کێشێکی ناوخۆی تورکایە و ئەوە بڕیارێکی تورکایە کە ئێمە وا ئەبینین کە من وەکو هاوڵاتێک وا ئەبینیم کە عەبدوڵڵا ئۆجەلان کە هەستا بە دروستکردنی حیزبە کە لە دەرەوەی قانون لە دەرەوەی یاسا لە تورکیادا لە شتایەکان ئەو بۆ تورکیا قبول نەکرد کە ئەمە حیزبێکی مەحزوورە و ئەمە قەراری محکەمەی تورکیایە، چکە من هاوڵاتێکی تورکیانیمە و من هاوڵاتێکی عێراق و هەرێمی کوردستانم. لێرەەوەی کە ینی پێت وایە ئازادکردنی ئۆجەلان چارەسەرێک دەبێت بۆ دەستپێکردنەوەی قۆناغێکی تری پرۆسی ئاشتی؟ یعنی من ئەوە بینم بە چاکدانانی پەکەکە و بە دوورخستنەوەی پەکەکە و یا وازهێنانی پەکەکە لەم تەسەڕۆفاتانە لەوانەیە پرۆسەی ئاشتی لە تورکیا و لە ناوچەکەدا زۆر بەرەو پێشتر بڕوات و کە ببتە دەرگایەکی گەورە بۆ هەموو پێکاتەکانی تورکیا و ناوچەکەدا. من دەمێ ئەمەی دووپات کەمەوە کە هەدەپە کە نەدەبایە کە لەو کاتەدا زیارەت و سەردانی رووسیا بکردبایە، چکە لە ئێستادا کە تورکیا و رووسیا کە لە پەیوەندێکی زۆر ئاڵاوزدان و معقددان کە نەدەبایە کە هەدەپە خۆی کردبایە و تەڕەف لەلای رووسیا چڕۆڵێکی لەم کێشانەی ئێستای باکووری کوردستان کاگایدن؟
يعني مطلقة أو برادرة بريزج باسيان كد كاستا دولتي ناوتيه وكهم أو لا أنا شيء كدانوي ديجي تركيا وبيلاندا من ويا أو باردوخي كاستا لتركيا ده هي كهصن باتيك دانيو كليرة ده كشيء كرد بكنا آمانس كليرة ده أم لا أنا أو ناوتيانا هدفه آمانس يعني خدمتي كشيء كرد كلبروي أجر بوت سعر سركني كشيء كرد يكم مسؤوليات لسر تركيا ولسر أو دولتي كلوي كشكه هي لبروي إما كوابينين كهدفا ندبايا أو سرداني بكرد بايا ندبايا بوشوي تعاملي كرد بايا كلبروي دبيت هدفش رزي لا إرادي خلشي تركيا بقريتو رزي لإرادي حكومتي تركيا بقريت ندبايا أم سرداني بكاتبو روسيا ولو كاتدك روسيا وتركيا كلبيوندش زور خراب دان أمانة هيتسيك لبرجواندي هدف بدانية وهيتسيك أمانة لبرجواندي ملفي كردي دانية لناوتسا كذا. بله كاك عمر أما بوشوني كاك أيضا بولباري سردانكي هاوسروكي بارتي ديمقراطي قالان هدف بو موسكو شیکردنەوەت بۆ ڕۆڵی رووسیا لە ئاڵۆزەکانی ئێستا باکووری کوردستان چییە؟ بەڵێ ئەگەر سەیری سەردانەکەی دەمیرتاش بکەین بۆ رووسیا ئەمە لە کاتێکا بوو کە بارگرژێکی زۆر لە نێوانی تورکیا و رووسیادا سەری هەڵداوە بەهۆی خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکەوە لەسەر سنوورەکانی تورکیا و سووریا. لەبەرەوە ئەم سەردانی کە دەمیرتاش کردی پێم وایە سەردانێکی کوتوپڕ بوو و بڕیارێکی خێرا بوو و بیرکردنەوەیەک و بەپێی پلانێکی استراتیژی نەبوو ئەو سەردانی کە کردی چونکە رووسیا ئەم هەڵوێستەی لە کاتێکا لەگەڵ تورکیا گۆڕێ بەهۆی خستنە خوارەوەی فڕۆکەکەەوە بووە لەبەرەوە بەرژەوەندی ئابوووریەکانیشی کاتێک کە لەگەڵ تورکیادا بەرەو لێکترازانە ڕوا ئەڕوا بەکارهێنانی هەندێک کارتی تر بۆ بەکارهێنانی دژ بە تورکیاوە بەتایبەتی ئەم شەڕی رووسیا لەسەر مەلەفی سووریایە و یەکلاکردنەوەی کێشەکانی سووریایە و شەڕی تورکیا و رووسیا لە ناو گۆڕەپانی سووریا یەکلا بێتەوە لەبەرەوەک لە کاتێکا کە پارتی کرێکاران دێ ویان هادەب دێ من پێم وایە ئەگەر نوێنەرێکی پارتی کرێکاران سەردانی رووسیای بکردە لەوانەیە زۆر باشتر بوو وەک ئەم پارتێکی مەدەنی لە ناوخۆی تورکایە کە نوێنەرایەتی پارتێکی مەدەنیەکە لە ناوخۆی تورکیادا و ئەویش تورکیاش دەوڵەتە سیادەی هەیە ئەمنی قەومی هەیە کۆمەڵێ دادگا و شتی خۆی هەیە لەبەرەوە پێم وایە لەبەر کەمی کاتەکە زۆر بە کورتی بۆ چوونی ئێوە وەردەگرم لەبارەی داهاتووی کێشەکانی ئێستا بەردەوامی ئۆپراسیۆنەکان ڕەتکردنەوەی داواکاریەکەی هەدەپە کاک عومەر سەرەتا تۆ ینی بە کورتی داهاتووی باکوور داهاتووی تورکیا و دۆخی ئێستای باکووری کوردستان بەرەوکوێ دەڕوات بەڵێ ئەگەر ڕەوشەکە بەم شێوەی ئێستا بڕواوە هەردوو لایەن بە عقڵیەتی سەربازی بیر بکەنەوە بەکارهێنانی توندوژی بیر بکەنەوە لەبەرەوە پێم وایە کوردستانی باکوور بەرەو بارودۆخێکی ناهەموارە ڕوا و ئەو بارودۆخی کە ئەمڕۆ ئێمە لە سووریا و لە لیبیا و لە هەندێک وڵاتانی وەکو یەمەن ئەیبینین کوردستانی باکوور ئەبێتە گۆڕەپانی توندوتیژیەکی زۆر کە دوجار هەمووی بە زیانی هاوڵاتیانی کورد و ناوچە کوردیەکان و دوجار پرۆسەی سیاسی کوردی ژەشکێتەوە لەبەرەوە ئەگەر دەوڵەتی تورک و کوردیش ئەیانەوێ کە شتەکە بەرەو عقارێکی باشتر بەرن و بەرەو ئارامی بڕوە ئەبێ هەم تورکیا واز لەو گوتارە توندوتیژی و سەربازیانی بێنە کە ئێستا بەکاریانە هێنێ و پرۆژەیەکی ئاشتی پێشنیار بکە کە لەگەڵ پارتی کرێکاران و هادەب ئەنجامی بدا و هەم پارتی کرێکارانیش بەم عقلیەتە شۆڕژێڕیان مامەڵە لەگەڵ پرۆسەیەکی سیاسی نەکەن و هەردووکیان لەو ڕێگەیەوە بگەنە ئەنجامێک. بەڵێ کاگایدن فەرموو. بله من وا بینم که دبیت پکک واز لم سیاستی خوی بینید و واز ل چکداری و بینید و دستیاوردانی نو حزبی کردی نکاتون بتایبتی هدفات کل هدفات دتوانید لناو پارلمان با خباتی سیاسی و با خباتی مدنی دفاع لقضیه کردی بکل لناو العینی کاتش ده من وا بینم که من لداوتش نزیک تا که پروسی آشتی دست پیدا کاتن که
بە پشتیوانی حکوومەتی تورکیا و دەوڵەتی تورکیا ئەمە بۆ ناوچەکە گرنگە و بۆ پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیاش گرنگە چکە لەبەرەوەی ئێستاکە ئەو بارودۆخی کە لە ناوچەکە ڕوویداوە تاثیراتی کاریگەری سربیش لەسەر بووە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان لەبەرەوەی دەبێت ئەم لایەنەکە هەڵنەسم بە تێکدانی ئەم بارودۆخانە ئەمە لە مەسلحەتی لایەکدا نابێت. سپاس بۆ ئایدر معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵماندا بووی، ڕوا سپاس بۆ عومەر عەلی شارەزای کاروباری تورکیا لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی.